سەرەتا بەناوی خوای گەورە میهرەبان سڵاوتان لەبێ عەزیزانم. خۆشحاڵین لە بەرنامەیەکی دیکەی گفتوگۆی دەرەوی یاریگا بەیەوەی عەزیز شادەبینەوانێ. لە بەرنامەی ڕابردوودا گفتوگۆمان لەسەر پریمەر لیگ کرد و لە نێو گفتوگۆکانیش لە سێ پرسی تایبەتمان هەڵبژاردبوو کاویش دوورخستنەوەی فرانک لامپارد بوو لە ڕایەنڕایەتی یانەی چێلسی و دەستنیشانکردنی تۆماس تۆخێل لە شوێنی. دواتریش گفتوگۆمان لەبارەی ئاستی لێڤەرپوڵ و ئەنجامە خراپەکانی ئەم دواییە و دواتریش گەڕانەوەی مانچستەر یونایتد بۆ ڕکابەرەکان کرد. لەم بەرنامەی ئەم شەویشدا بەباشی دەزانین لەسەر سێ یانەی دیکەی پریمەر لیگ گفتوگۆکانمان بەردەوام بێت کە ئەوانیش ئەرسیناڵ بەرایەنڕایەتی میکێل ئارتێتا بەکوێ دەگات و دواتریش گەڕانەوەی مانچستەر سیتی بۆ پێشەنگی پریمەر لیگ و لە کۆتاتەوەریشدا تاوتوێی پرسی دۆخی یانەی توتنهام و مۆرینۆ دەکەین کە لەم نیوەی وەرزەیە پاشەکشیان کردووە و ئاستیان وەک پێویست نەماوە. لە ستۆدیۆی سلێمانیوانێ لە گۆران محەممەد هاوکارمان لەگەڵمانە و لە ستۆدیۆکانیشمان لە شاری هەولێر کاگە کاریقانێن کە هەفتەی ڕابردووش ئەرکی کێشا و لەگەڵمان تاوتوێ ئەو پرسانەی کردبوو سپاسیەکەن کە ئامادەیە بێت. ڕاستە خۆ دەمەوێت بچمە ناو تەوەرەکانەوە کاگۆران بەخێربێت. سپاس بۆ ئامادەبوونێت، سپاس بۆ هەکاری خۆشەویست لە شاری هەولێرەوە، سپاس بۆ کاگەکاری. لە ئەرسیناڵەوە دەست پێ بکەین. یانە ئەرسیناڵ لە دوای ئارسن فنگەر و ئۆنای ئیمری میکێل ئارتێتای هەڵبژاردەوە کوڕایهێنەر دۆخی یانەکە ناجێژیرە. ڕەنگە لە مانگی ڕابردووە تا ڕادەیەک کۆمەڵێک برنەوەی دەستەبەر کردی بێت، بەڵام دوجار یەکسانبوون و شکستی بە دوای هاتووەتەوانێ و یانەکە ئێستا لە ڕیزبەندی ناوەندی خولەکەدایە، لە پلەی دێیەمدایە. ئارتێتا ئەرسیناڵ بەکوێ دەگەیەنێت؟ بەڵێ دووبارە سپاس کاک بڕیاریان. ئارتێتا ئارسناڵ بەکوێ گەێنێتە ئێستا ئارتێتا ئارسناڵی بە هیچ شوێنێک نەگەیاندووە و من چاوەڕێ ناکەم بەم کۆمەڵە یاریزانەوە ئارتێتا ئارسناڵ بە شوێنێک و بە شوێنێک بگەێنێت کە بەڕاستی شوێنی حەقیقی ئارسناڵ بێ، شوێنی حەقیقی ناوبانگی ئەم تیۆ بێ کە بۆ نمونە ساڵانێک چێژی بە هەوادارەکانی بەخشیەوە. من پێم وایە ڕەنگە ئەم دەستەواژەی هەندرانی ئارسناڵ پێیان ناخۆشە کە خۆمێکێکم لە هەندرانی ئارسناڵ کاک بڕیار، بەڵام لە خراپترین دۆخیە ئارسناڵ لە سەردەمی ئارسن فینگەرە لە تۆپ فۆرەکەیە بوو ئەگەر بەهاتایە پلەی پێنجە و شەشەم، بەڵام ئێستا تیپەکە لەژێر سەرپەرشتی ئارتێتا ڕاستە شێوازی یاریکردنی بۆ نمونە تیپەکە هەندێک گۆڕانکاری بەسەرا هاتووە. ڕاستە ئارتێتا گرنگی بە کۆمەڵی یاریزانی لاوی تیپەکەی داوە لە نمونەی ساکا و چەند یاریزانێکی تر، بەڵام لە هەمان کاتا ئارتێتا نەیتوانیوە ئاستێکی جێگیر بدا بەخشێ بە تیپەکە. ڕاستە بۆ نمونە پێش یاریەکەی وڵبەرهامپتۆن تیپەکە لە حەوت یاری ڕابردووە تامی شکستی نەکردبوو، زۆرینەی یاریەکانی ببرنەوە کۆتایی پێێناوە، بەڵام لە هەمان کاتیشدا پێگەی ئارسناڵ لە پلەی دەیەمی ڕیزبەندیە بۆ خۆی ئەمە جێگەی نیشانەی پرسیار. بەڵێ متمانە هەیە بۆی ئەرسیناڵ چەند یارێک ئەباتەوە نەمین چەند یاریەکە ئیباتۆ بیکاتە ورێک یان بیکاتە بناغەیەک بۆی کە لە داهاتووە یانەکە باشتر ببێتەوە تا بکاتە بناغی بۆی چەند ئەمە بە شتێک ترۆگاک بڕیار خۆی لە دووە هەرتیبێک لە دوای زنجیرەیەک شکست گرینگە ڕایەنەکەی بگۆڕێت، چونکە هەر لە ڕووی دەرونیشیەوە یاریزان و تیپە ئەڕوخێن، یعنی بۆ نمونە تۆتنهام بە نمونە بگرین کە لە سەردەمی پۆزیسیۆن لە کۆتاییەکانی پۆزیسیۆنە کۆمەڵێک ئەنجامی خراپی تۆماکە ڕایەنەرە بۆیە مۆرینۆیان هێنا لە پێناو ئەنجامێکی باشتر ئەگەر شتێکی زیادی لە پۆزیسیۆن نەکردووە تا ئێستا. من پێم وایە یعنی بە قسەیەکی گشتی ئەم یاریزانی ئارسناڵ شێبڕکەی پریمەر لیگ زۆر لەوە قورسترە کە بە هەندێک یاریزانی لەم شێوەی ئارسناڵەوە بتوانانی شێبڕکەی نازناوەکە بکەیت، شێبڕکەی تۆپ فۆرەکە بکەیت کە لە ئێستا ئەبینین شێبڕکێکی زۆر سەخت و گران لە نێوان باسی دوو خاڵەکە سەرتا بە ئارتێتا ئومێدێ پێی نەبووە تا گەشتبینەوەی بە ئارتێتا ئێستا هاتە سەر یاریزانەکان. گەشتبینم بە ئارتێتا لە کاتێکە یانەکەی بتوانێت لە گواستنەوەکانی داهاتوە گرێبەستی باشتر ئەنجام بدا، یعنی چونکە وەکو کاک بڕیار من حەزەکەم بۆ سوێنی تۆ زۆر گرم لەو بارەوە، یعنی پریمەر لیگ یعنی هاوشێوەی چامپیۆنز لیگە، با بڵێم هاوشێوەی چامپیۆنز لیگ بەدەستیانی پریمەر لیگ قورسە کاک بڕیار، یعنی تۆ بتەوێ ویلیان بێنیتە تیپەکەتەوە، بتەوێ بۆ نمونە بە یاریزانێکی تەمەنسەر و 34 ساڵ ئەوانەوە بتەوێت پێکاتەکە جێگیرکەی
بتێ ئەنجامی باش دەستەبەرکەی بێگومان ناتوانانی وە گواستنەوەی بۆ نمونە یاریزانێکی ئۆدیگارد لە گواستنەوەکانی ئەم زستانەیە کە تا ئێستا بە شێوەیەکی دروست یعنی بە شێوەیەکی پێویست پشتی بە توانەکانی و یاریزانە نەبەستووە ئەمە بۆ خۆی وەکو خاڵی لاواز ئەم پێ دوای پشتی پێ بەسێ باشە بێت من پێم وایە ینی پێم وایە تۆ پشت بە محەمەدی نیە بەسی چۆن پشت بە ئۆدیگار نابەستی کە بۆ نمونە تەمەنێکی لاوی هەیە لە ڕیال سۆسیداد ئاستێکی زۆر بەرزی پێشەش کردووە لە ڕیال مەید هەلی زۆری نەدراوەتێ بۆیە من پێم وایە پشت نەبەستن بۆ نمونە یاریزانێکی هێنا عومەرڕەکیکی هێناوە لە هێرتا بەرلینەوە بەڵام هیچ ئیسفادەیەکی لە توانەکانی نەکردەوە بۆ نمونە یعنی ئۆدیگاردی هێناوە هیچ ئیسفادەیەکی تا ئێستا لە توانەکانی نەکردو بۆی ئەمانە هەمووی خاڵن ئارتێتا ڕاستی یعنی سەریکە خاڵێکی گرنگ بۆ ئارتێتا لەوتی ئارتا بۆتە ڕاهێنەریانەی ئارسناڵ هیچ جیانەیەک لە 3 کارتی سوور زیاتر ئەم وەری نەگرتەوە بەڵام یاریزانی ئارسنال لەوەتی ئارتا بێتە ڕاهێنەر 9 کارتی سووریان بەڕوا بەرز کراوەتەوە یعنی 3 کارت 2 کارتیان هەر لە یارەکەی وڵدرهەمتۆ نابوو لەم هەفتەی پێشوە کە لینۆ و دایڤید لویس بوون یعنی هەستەکەی یاریزانی ئارسنال کەمێکها خەشنتن لەژێر سەرپەرشتی ئارتێتا سوورەکان ئاماژەم بۆ یکەم یاریزانان لەژێر سەرپەرشتی ڕاهێنەرانین یان کاریگەری ڕاهێنەرە بەسەر کاریگەری ڕاهێنەرە بەسەرەوە من دڵنیام لەوە کاریگەری ڕاهێنەرە بەسەریانەوە لەبەر ئەوەی ڕاهێنەرێ بۆ نمونە لە لێدوانەکانیان سی پێشێرەکە کە ئاماژە بواکە کە ئێمە بە هەموو شێوەیەک هەوڵی برنەوە بەدەستیانی سەقاڵ یارەکە دین ئەگە تۆ ورتر ئەم لێدوانە بخوێنیتەوە یعنی هەموو شێوەیەک ئەبینین بۆ نمونە یاریزانەکانی ئارسناڵ لەژێر سەرپەرشتی ئارتەیە زۆر خەشنتر بوون لە سەردەمی ئارسن فینگەر یعنی سەیارەکان کە من سەی زۆرێک لە یارەکانی ئارسناڵەکەم یعنی خەشنترن بەرامبەر یاریزانێتی بەرامبەر ئەمە هۆکارە نەگانی تۆ کە باسی نۆکاری زەرەکەم دنیای کارتی زەر سوورەکەم دنیای کارتی زەر بەڕووی یاریزانانی ئارسناڵ بەرز کراوەتەوە یعنی ئەمە بخۆی ئاماژەیەکی خراپە بۆ ئەم ڕاهێنەرە ئەتوانێت ئاسی ئارسناڵ بەرەو پێشەوە بەرێ بەڵام لە کاتێکە کۆمەڵێک ئەخطائی فەردی ئەم ڕاهێنەرەیە چارەسەری کە بۆ نمونە پشنەبەستنە بە کۆمەڵێک یاریزانی هاوشێوەی ئۆدیگارد و ئەمانە و لە هەمان کاتدا گواستنەوەی چەند یاریزانێکی سوپەرستارە بۆ ئەم تیمەکە بڕیار یعنی گواستنەوەی ئۆدیگاردیش سوپەرستار نییە گواستنەوەی بۆ نمونە ویلیانیش لە وەرزی ڕابردوو ئەمە یاریزانی سوپەرستاری نەمانە یعنی ئەمە چێلسی بەڕێکرم یاریزانی بەڕێکە تا ڕادێکی زۆر یعنی کە گرێبەسەکەی نوێ نەکردەوە لەگەڵ یا بە مەرجەکانی ڕازینە بۆیە من پێم وایە ئارسناڵ و پریمەر لیگ پێویستی بە یاریزانی زۆر باشە تا ئەوی توانێت شێبەرکێکەی من پێم وایە تا ئێستاش ئارتێتا هیچی زیاتر لە ئارسن فینگەر نەکردووە ئارسن فینگەر لە خراپترین دۆخێکە وەک لە سەرتاوە مەشەم پێدا لە پلەی چوارەمی ڕیزبەندیە بوو یعنی ئێمە ناو نابوو فۆرسیناڵ یعنی تێگەشتی بەڵام لە ئێستا تیبەکە بینی لە پلەی دەیەمی ڕیزبەندیە کە ترسی سەرنەکەوتنی بۆ خولی ئەوروپیش لەسەرەکە ئەمە بۆ خۆی خەیرانێکی زۆر خراوە بۆ ئارسناڵ وڵات کاگۆران هەکاری گیان سڵاو لێبێت سپاس بۆ ئامادەبوونێت دەمەوێت ڕاستەخۆ لێ پرسم لە سەردەمی ئارتێتادا ئارسناڵ چۆن ئەبینیت؟ بسم الله الرحمن الرحیم بەنای خوای گەورە کاکەوەڵام من دام نابوو گۆران پشتگیری بکە من هێرش بکەمە سەر ئارسناڵ بەڵام شتەکە عکس بۆتەوە گۆران هیچی تیان نەهێشتەوە ینی وا هێرشەکاتە سەر ئارسناڵ ئەڵێی هێرشبەری تیپی بەرامبەرە ینی بەجددی من هەندێک شت هەیە لەسەر ئارسناڵ کاری وتنی ڕاستەکان گۆران تۆزێ بەهۆی دڵسۆزی بۆیانەکەەوە تۆزێ تووڕە بووە لەیانەکە بۆیە ئاواژ ینی زۆر هێرشی کردنە سەر ینی تاکە هەڵەی ئارتێتاوەیە پلانی تەنەوعینی ینی بەردەوام بێک پلان و بەیەک پێک هاتە یاری دەکە ینی ئەوە زیاتر سەرەتای وەرز ئەم شێوەیە بوو یعنی یانە بەرامبەری هێرشی بردایە ئەو هەر بەرگری و بە هێرشی پێچەوانە یاری دەکرد یانەی بەرامبەری بەردەوام بەرگری بکردا ئەوش بە هەمان شێوەی ئەو یاری دەکرد ینی لە زۆر یاری بینیمان کە یانەکە نەیتوانی سەرکەوتن بەدەست بێنێ بە تایبەتی بەرامبەر بێرلی ئەمە زۆر زەق بۆ ینی بەرامبەر بێرلی شکستێنە بەڵام لەم یاریانی دواییە بینیمان بە تایبەتی ئەو یانانەی ینی ئارتێتا ئەو یاریزانێنە لە بەردەستێتی هەر دەتوانێت بەم شێوە یاریان پێ بکە ینی من کەمترین گلەی لەسەر ئارتێتا هەیە لەبەرەوەی کوالەتی یاریزانەکان یعنی من سەرەتای وەرزگرەوم کردم گەربێت و ئارتێتا دوو یاریزانی زۆر باشی بۆ بگوازنەوە ینی دوو یاریزان کە لەو شێوەیە بێ کە ئارتێتا دەیەوێت ئارتێتا دەتوانێت چێبڕچەی تۆفۆر یاریزانە بۆ چی گواستنەوەیان بۆ ئارتێتا ئەنجام نەدا گواستنەوەی زۆر خراپ باڵێ ئەو دوو یاریزانە لەسەر ئاستی چی هێڵە بێ ئارسناڵ پێویستی پێێتی کە ببنە کەرەستەیەکی باش بۆ ئارتێتا بۆن منە ئارسناڵ پێویستی بە یاریزانێکی دڵی بەرگری بوو لە شوێنی داڤید لویس کە زۆرترین پەنی بە ئارسناڵ داوە ینی ئەم یاریزانە
یاریزانێک نییە کە پشتی پێ بەسترێ وەکو یاریزانی سەرەکی یاخود یاریزانێکی خێرا بۆی کە ئارتێتەکە بینیمانە یعنی زۆر کەس ئەڵێ قوتابی گواردیۆلایە بەڵام ئارتێتە پلانەکانی 1970 پێچەوانی پلانەکانی گواردیۆلایە یاریزانێک کە بتوانێت لە کۆنتراتاک لە هێرشی پێچەوانەدا ئارتێتە و ئەرسنال پشتی پێ ببەستن بەڵام ئارسنال هاتووە ویلارێکی هێناوەکە وەکو کوردەواری خۆمانە لە ترپی تەڕیتیانە ماوە یاریزانەکە تواناوی نییە نەڕاکە نە گۆڵێ دروستکە نە گۆڵێک تۆمار بکە دوایین لێدانی بۆ گۆڵ ئەگەرێتەوە بۆ ساڵی نەوەتەکانی یعنی تۆ ناتوانانی بەم یاریزانەوە هیچ شتێک بەدەست بێن یعنی بەجددی ئیدارەی ئەرسنال بەڵێ من پرسیارە لە تۆکەم لە سەردەمی یاریکردنی ئارسن فینگەرە کە من ئێستاش تا ئێستاش عنی ئاوات بە گەڕانەوەی فینگەرە خوازم لە جێتی ئارتێدا ئەمە ڕەنگە ڕایەکی خۆم بێ لە سەردەمی یاریکردنی ئارسن فینگەرە ئەنجام پلەی چوارەم بوو وە چێش هەبوو چێژ یعنی ئێمە چێژمان لە یاری ئارسناڵۆ لەگر بەجددی لە سەردەمی ئارسن فینگەرە بەڵام لە ئێستاە ئەم چێژە زۆر کەمتر بۆ تۆ من پێم وایە لەژێر سەرپەرشتی ئارتێتا کە بۆ نمونەوەکو خۆت باس کرد زۆر جار یعنی بۆ نمونە بە شێوازێک یاری کردووە کە بە گۆڵێک بردوێتەوە کە بۆ نمونە شێوازێکی بەرگری بۆ نمونە پشتی بە هێرشی پێچەوانە بەستووە لە ئێستاە عنی بۆ نمونە من هێرش ناکەمە سەر ئارتێتا بەڵام من پێم وایە ئارتێتاش یعنی بۆ نمونە کارێکی گەورەی نەکردووە بۆ ئارسنال کە بۆ من لێرە ئەستایشی کەم یعنی ئینسانە مرۆڤ بێ واقعەکان قسە بکە من پێم وایە تا ئێستاش یعنی ئەوەی ئارسن فینگەر کردوێتی لەگەڵ ئارسناڵە تا ئێستا بۆ نمونە ئارتێتا تاموچێژی وەکو شێواز یاریکردنی ئارسن فینگەرە نە ئەنجامەکانی وەکو ئارسن فینگەرە تا ئێستا کا گۆران قسەکەی تۆ تەواوە بەڵام ئارتێتا خۆ یاریزان بۆ لە پریمەریگ نزیکی 10 ساڵ و ماوەیەکی زۆر یاریدەدەری پیپ گواردیۆلا بوو ئارتێتا لە من و تۆ زیاتر واقعی پریمەرلیگ دەزانێ بە خودی مانچستەر سیتیەوە کە گواردیۆلا ڕاهێنەرێکە بڕوا و قەنەعەتی بە پلانی بەرگری نییە لیڤەرپول کلۆب کە بڕوای بە پلانی بەرگری نییە بەڵام بە تەحەداوە ئێڵێم لە یەکەم تاکو بیستەمی پریمەرلیگ ئەم ساڵ پلانی بەهێزی تیپەکە یەکەم شت بەرگریە یعنی ئەمە شتێکە واقع نایگۆڕێت کاتی خۆی من هەفتەی ڕابردوش باسم کرد لە بەرنامەکە لە پریمەرلیگ تەنها ستۆکستی هەبوو کە بەرگریەکی زۆر باشی دەکرد چەلسی هەبوو لەبەی چەلسی بینیمانە لە 2023 و بەیانەیەکی بەرگری ناسراوە بەڵام ئێستا لە یەکەم تاکو بیستم کاکە مانچستەر سیتی بەرامبەر برایتۆن گۆڵێک دەکات لە خولەکی 60ەوە بەردەوام ئەڵێ برایتۆن مانچستەر سیتی و مانچستەر سیتیش برایتۆنە بەردەوام هێرشی لەسەرە ئارتێتا دەزانێت لە ئێستاە بەرامبەر یانەکانی پریمەرلیگەر تۆ یاری کراوە بکەی یاری بە چێش بکەی ئەوە ئەبی بە ڤاحیە ئەبی بە یانەیە کە بۆی هەیە بەرامبەر برایتۆن 3-0 بدۆڕی لەبەرەوەی یانەکان سەرجەمیان بەڵام گواردیۆلاەکەمیان بەرگری کردن زۆر گواردیۆلا و کلوبێکێ بوو لەو ڕاهێنەرانی کە زۆر ئەم پرسیارەکەم پرسیار بۆ بڕیاری ژانی بۆ نمونە ئەمە حەزەکەم تۆ گوێ لێ بێ گواردیۆلا و کلوب یەکێ بوو لەو ڕاهێنەرانی کە زۆر ناچار نەبن پشتیان بە پلانی بەرگری نەبەستووە نازانم تۆ لەگەڵ قسەی بەدڵنیایەوانێ هەردوو ڕاهێنەرەکە بە تایبەتی بە پێ و پێگاتی کە لە بەردەستیانە یارزانەی کە لە بەردەستیانایە ئەتوانن شێوازێکی هێرشبەری زۆر باش پێشکەشکەن و هەردوو ڕاهێنەرێژ لە پەیڕەوکەرانی ئەو شێوازن کە شێوازی هێرشبەری بەسەریا زاڵە بەڵام لەگەڵەوەشدا لە چەند یاریێکا بینیمان هەردوو ڕاهێنەرەکە بەرگریان کردووە خودی گواردیۆلا چەند هەفتەیە پێشەسە احتراف لەسەرەوەکات کە زۆر کادیانەی بەرامبەر ئەوە بەهێزە تۆ ناچارەوەی بەرگری بکەیت وە لەسەر ئەرسینال کەم پێم خۆش و چەند تێبینێکی خۆم بڵێم بەڕاستم پێم وابێ ئەو پێم وایە پلەی ئێستا ئەرسیناڵی تێدا پلەی دێمە پلەیەکە پڕاپڕ بە پێستی خۆیەتی لە ئێستادا ئەکرا ئەگەر پێ دوایە پێکهاتەی ژێردەسی فینگەر باشتر لەم پێکاتی یەسەیتی بەکە کاگۆران خاڵی بێزی ئەرسیناڵ چییە لای تۆ هیچ شتێک نابین لەویانەیە نەهێرشبوونە نەبەرگریکردنە بێگومان ئەم یاریزانانەی ئێستای ئەرسیناڵ کۆمەڵی یاریزانی ئازمام ناوەدن بە پۆشینی درێسی تۆپچیەکانیش کەوتنەتە ژێف شارەوانەیە لەبەرەی بەردەوام چاویان لەسەرە سەردا باسی پێکاتەکەم کردووە کاتێک یانەیەک ڕوبەڕووی وێست هەمە بێتەوانەیە ئەو حساباتی ئەرسیناڵی بۆ ناکە بەڵام کاتە ڕوبەڕووی ئەرسیناڵ بێتە زۆر باش خۆیان ماداکە کە لە کاتێکە من پێم وایە پێکهاتەی وێستام لە ئێستادا لە خولی نایابی ئینگلیزی لە ئەرسیناڵ باشتر و ئامادەترە وەکو کوی پێکاتەکە وەکو پێکاتەکە کە ئیسیجامیان هەیە لەگەڵەوە کوالیتی ئەو پێکاتی کە یاری ئەکات لە وێسام باشترێت تا ئەرسیناڵ ئەمە من بڕوام وایە و لەگەڵ ئەوەشدا ئەکرا و لەسەر ئاسی ڕاهێنەر ئەگەر کارلۆ ئەنچلۆتی بەهاتایەتە ئەرسیناڵ لە ئێستا باشترە و بۆچی لەبەرەوەی ئەنچلۆتی هەم لەسەر هێڵی لەسەر پلانی بەرگری و لەسەر پلانی هێرشبردن ئەزمموی باشترە و لە هەمان کاتشە توانای ئەوەی هەیە یاریزان بەلای خۆیان ڕابکێشێت تۆ سەرنج بێسە لە ئیڤرتۆن زۆرێک لە یاریزانەکان
خۆشەویستێکی زۆریان بۆ ئەنسلۆتیە لە ڕۆدریگز لە کاڤێرلوین لە ڕیچارلسۆن ئەمانە وایان کردووە ئیڤرتۆن ئەم وەرزە زۆر باش دەرەکەوێت بەڵام تۆ سێرەکەی لە ئەرسینال ئەم حاڵەتە بۆ میکێل ئارتێتا بوونی بۆ پێم وایە بەیانەکە ڕێکخراو نییە پلانی نییە کاک بڕیارەسا من ئەمە یعنی ئارتێتا کوڕی تیپەکەی یعنی کوڕی تیپەکەی پەیوەندیی باش لەگەڵ زۆربەی ئەکسەکانیش هەیە گاتوزۆ کوڕی تی بوو لە ئەیسی میلان توانی یانەکە پێش بخات بەڵام نەیتوانی وەکو پیۆلی دەست بخاتە سەر بینەکان جا ئەگەر کاتم بیت وەکو ئاماژە پێی خاڵی بێزینە نە لە بەرگریکردن وەکو پلانێکی دیاریکراوی نییە کە ئیشی لەسەر بکات و یاریزانەکانیش لەوە زیاتر بەرەو پێش ناچن بۆ ئەوەی ڕاهێنەش بتوانێت ئەم کارە بکات وەکو ئارتێتا کە کەم ئەزمونە لە بواری ڕاهێنەتی تیم یەکەمە نەوەکو یاری دەدەرێک بۆیە پێویست و کۆمەڵی یاریزانی باشی لە بەردەستا بێت کە ئەم یاریزانانە هاوکاری ئارتێتا بکەن بۆ ئەوەی گەشە بە یاریزانە لاوەکانیش بدات بۆیە پێم وها بێت ئێستا کەەوە ئەیبینی دوێست هام ئەستۆن ڤێلا ئێڤرتۆن ئەمانە لە پێشۆنم بەشێکەوەی کە ئەمە پێگاتیان باشترە ئەمێکە کەلوی کە ئەرکی ئەرسیناڵیشی قورس کردووە بەجگە لێ قواقعە ئەگەر ئەمانە ئاسیان بە هێندە بەرەو پێش نەچوایە لە ڕووی کڕینی یاریزانەوە لە ڕوویێنانی ڕاهێنەرانە ئێستا ئەرسیناڵ پلەکانی پێنجەم و شەشەمە کێبڕکەی پلەی چوارەم یەکرد بەڵام ئەوەی کەوای گرتووی بینی لیستەر سیە پلەی سێم و دووەم کێبڕکی ئەکات ئیڤرتۆن لە پلەکانی چوارەم و پێنجەم و شەشەمە ئیڤرتۆن هەفتەیەک یەکەم بووە دواتر کێبڕکەی پلەی دووەمی کردووە وێستان بە ئاماشەوە ئەستۆن ڤیلا بۆیە یانەکانی دیکەش هۆکار بۆی کە ئەرسیناڵ بۆ جۆرە دەرنەکەوێت پێشەوەی تێبینەکەی خۆت بڵێ بێگومان پلیمەر لیگ پێویستی بە هەم هێڵێکی عنی پێکاتەیەکی سەرەکی باشێەوە هەم پێکاتەیەکی یەدەگی زۆر باش کە ئارسناڵ ئەم پێکاتە یەدەگەی نییە یعنی نیەتی یاریزان یەدەگی زۆر ئەوتۆ باشی نییە بێجگەلەوە تۆ کاریزمای گەبینی لە ئەرسیناڵە کاتەکان شاکایە دەکات دەبینی حاڵەتی ناوەرزشی لێبینی هەکاری تێبینێک تەبوو لە سەقسەکانی بڕیار ببوورە کاری جانە گەڕێنەوە لای تۆ ئێستا کا گۆران کاک بڕیار یعنی بەراوردکردنی ئەرسناڵی سەردەمی ئارسن فینگەر بە سەردەمی ئارتێتا پێم وایە شتێکی غێر واقعیە لەبەرەوەی سەردەمی ئارسن فینگەر تۆی پێ لە ئینگلتەرا جیاواز بوو لەگەڵ ئێستاە سەردەمی ئارسن فینگەر زۆربەی زۆریانەکان بە شێوەیەکی کلاسیکی یاریان دەکرد بۆیە یاری ئەرسناڵ لە چاو یانەکانی تر زۆر بە تاموچێژ من وەکو خۆم کە هەرگیز ڕۆژێک لە ڕۆژان هاندەری ئەرسناڵ دەم چێژم لە یاریەکانی ئەرسناڵ دەبینی بەڵام ئێستا دەبینی سەرجەمیانەکانی پریمەر لیگ لە یەکەم مۆتاک و بیستەم جگەلەوەی بە پلانی بەرگریایی دەکەن تەکتیکی تۆی پێ ئینگلتەرا زۆر گۆڕانکاری بەسەرداوە دوای هاتنی پیپ گواردیۆلا و هەروەها دوای هاتنی کلۆپ و پۆچەتینۆ ئەمانە توانیان شۆڕشێکی زۆر گەورە لە تۆی پێی کلاسیکی ئینگلیزیدا بەرپا بکەن کە ئەمە یا خولەکەی زۆر قورستر کە ڕاستە خولەکەی گەورەتر و بەهێزتر کرد زیاتر لە ڕووی ئەلامیەوە خولەکەی ینی بەرەو پێشەوە بروە شتێکی تریش هەیە ئارسن فینگەر ماوەی 16 بۆ 17 ساڵ ڕاهێنەری ئەرسناڵ بووە یعنی گۆڕینی ئەو سیستەمەی کە ئارسناڵ دروستی ینی ئارتێتە پەڕێوی دەکات لەگەڵ ئەوەی ئارسن فینگەرە زۆر جیایە پێویستی بە کاتێکی زۆر هەیە بۆ نمونە مانچستەر یونایتد 26 ساڵ یەک عەقڵیەت لەسەر یانەکە بووە بەڵام دواتر تۆ بێ داوا بکەی دوای فێرکسۆن بە ماوەی 2 ساڵ و 3 ساڵ وەڵاوی بە مەمنون بی بە 10 ساڵیش سیستەمی ئەو یانەیە گۆڕانکاری بەسەردا بێ بە هەمان شێوەیە ئەرسناڵیش وایە ئارسن فینگەر حلولێکی هەبووە لەگەر ئەرسناڵە نازناوی پریمەر لیگی بەدەستێناوە بە بێشکست پریمەر لیگی بەدەستێناوە بە ئاستی زۆر باشەوە دەرکەوتووە بەڵام ئارتێتا هاتۆ تەیانەیەک کە یاری کۆتایی خولی ئەوروپی شکستی هێناوە یانەکاری تۆ پێ دوا بێت ئەرسیناڵ باردۆخکە زۆر جیایەوە ئەرسیناڵ ئەم وەرزە لەکوێ کۆتایی بە وەرزەکەی ئێنێ بۆ بەرچاڕوونەی کە نیوەی وەرزتێ پەڕیوە بەو پێگاتەیە بەو ئەقلەتەی ئارتێتاوە بەدەستێنانی بلیتێکی خولی ئەوروپی پێم وایە بۆ ئەرسناڵ دەستکەوتێکی زۆر باشە لەم وەرزەیە لەبەرەوەی باسی پێکاتەی یانەکان کرا بەڕای من پێکاتە ئیڤەرتۆن لە چاو پێکاتی ئەرسناڵە سەدا چلی زیاترە لە ئەرسناڵ بە تایبەتی پێکاتی سەرک ینی کۆمەڵە یاریزان هەن لە پێکاتی سەرکی ئەرسناڵ ینی قەنەعەت کە لە هەندێک یانەی ناوەڕاستی ڕیزبەندیە لە پێکاتی سەرکی جێ لە پێکاتی یەدەگەشت تەنانەت جێگەیان نابێتەوە ینی هێندە کوالێتیان خراپە هێندە ئاستیان خراپە بۆیە ینی گلەی زۆر لە ئارتێتا ناکرێ من وەکو خۆم پێم وایە کە بەدەستێنانی بلیتێکی خولی ئەوروپی بۆ ئارتێتاوە بۆ ئەرسناڵ دەستکەوتێکی زۆر باشە بۆ ئەم وەرزە بێگومان کاگە کاریۆک و زیادەیە بۆ قسەکانت منیش هێندەی کاک بڕیار هێندەی کە گلەییم لە
پێکاتی تیپەکە هەیە ئەو هێندە گلیم سلەرتا شۆقسەکانم بەم شێوەیە کرد یعنی هێندە گلیم لە ئارتێتان شێواز یاریکردنی ئارتێتان نیە ئارتێتا ئەوەی لە بەردەستیەتی هەرەمەندەی پێکرێ یعنی وەکو وتم لە سەرەتاوە بەڕاستی چێبڕکەی برنەوەی پریمەر لیگ و چێبڕکەی برنەوەی کێبڕکەی تۆپ فۆرەکە و بۆ سەرکەوتن بۆ خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا پێویستی بە پێکاتێکی زۆر باشتر هەیە پێویستی بە هێڵ یەدەیەکی زۆر باشترەیە کە ئارسناڵ نیەتی بەڵام هەڵەی تاک هەڵەی کەم و کورتیشەیە بۆ نمونە لای ئارتێتاوە کە بۆ نمونە یاریزانێک چۆک و ئۆدیگار تێمە پێم وایە ئەبێ هەلی پێوە بەخشی یعنی لە هێڵی ناوەندا ینی بۆ ماوەی هەر یاریەک بۆ ماوەی 20 خولەکە 25 خولەکە 30 خولەکە یاری پێ بکەی بزانین ئایا لە ماوەی چەند یاریەکە ئاستی هێڵی ناوەندی تۆ بەرز ناکاتەوە من بێگومان ئەم هەڵانەی ئەم هەڵاوردانەی ئارتێتا هەیە بەڵام ئەوەی کە گلی زۆرەکەی لەسەر بەڕاستی ئاستی ئیدارەی تیبەکەیە کە هەر بە مێژووی ئارسناڵی ژەگە سەرنج دەن ینی ئەم تیپە تیپێکی بازرگانی بۆ زیاتر ئەوەندەی بیر لە نازنەوە بکاتەوە تیپێ بۆ کە بۆ زیاتر گرنگی بە قوتابخانەکەی دا و قوتابخانەکەشی هێندەی کە خزمەتی تیپەکانی تری پریمەر لیگی کردووە لە وێست بڕۆمیج و لە فۆڵهام و لە وێستام ئەوانە هێندە خزمەتی یانەکەی خۆی نەکردو یاریزانە ینی بۆیە من ئەوەندەی گلەیم لە پێکاتەکە هەیە کە ئەم پێکهاتەیە بەکەڵکی برنەوەی نازناوی پریمەر لیگ و بەکەڵکی برنەوەی تۆپفۆری ئەم وەرزەی خولیان نایبەکانی ئینگڵتەرا و بەکەڵکیمانە نایە بێگومان هێندە ڕەخنەکە لەسەر ئارتێتانە زۆر باشە بە ئەرسناڵ تێپەڕین و بچنێستەر مانچستەر هەکاریجان لە تۆ دەست پێەکەین ئەم جارە مانچستەر سیتی لە هەفتەی چواردەهەمدا لە پلەی هەشتەم دێت و تەنها 23 خاڵیە بێت بەڵام ئێستا هەفتەی 22 و 21 یاری ئەنجامداوە 47 خاڵیە و پێشەنگی پریمەر لیگە گواردیۆلا چۆن توانی بگەڕێتەوە بۆ پێشەنگی خولەکە بەڵێ بڕیار گواردیۆلا هەرچەندە 2007 زیاتر بەم سیستەمە ئێستا کە یاری پێدەکرد هەر بەم سیستەمە یاری دەکرد بەڵام دواتر لە 2010 2019 گەڕاوە سەر هەمان سیستەم و هەمان فەلسەفەی کە خودی گواردیۆلا پێوەی ناسراوە ئەم وەرزەش گواردیۆلا کۆمەڵە گۆڕانکاری لە ستایلی یاریکردنی یانەکەی کرد کۆمەڵی گۆڕانکاری ئەنجامدا بەڵام بۆچی گواردیۆلا و مانچستەر سیتی سەرەتای وەرز خراپ بوون هۆکارەکەی ئەوەیە ئەم ساڵ بەهۆی کۆڕۆناوەکە خولەکان کۆتاییان هات ڕاستەوخۆ خولی یعنی وەرزی نوێ دەستی پێکردەوە یانەکان هیچ یارێکی ئامادەکاریان نەکرد ئەنی بینیمان مانچستەر سیتی لە پێکاتە لە گۆڕانکاری لە پێکاتەدا زۆرترین گۆڕانکاری ئەنجامدا لە بۆی گواردیۆلا دەیویست ئەو سیستەمەی کە ئەم وەرزە دەیەوێ یاری پێ بکە ئەم سیستەمەی کە ئێستا پێی هاتۆتە لووتکەی ڕیزبەندی پریمەر لیگ ئەو سیستەمە تاقی بکاتەوە بەڵام یعنی شتەکە نوێ بوو لە ناو مانچستەر سیتی بە تایبەتی ئەو بەرگریکردنەی کە مانچستەر سیتی دوای گۆڵ یەکەم و گۆڵی دووەم بە تایبەتی دەگەڕێتەوە دووە ئەمە بۆ مانچستەر سیتی زۆر قورسە هەروەها شتێکی تریشەیە گواردیۆلا لە وەرزەکانی ڕابردوو بەردەوام کاتێک کە بەرگری کردبێت لە ناوەڕاست یاریگا بەرگری کردو بەڵام ئێستا کەمترین مەسافە دەدا بە یاریزانانی تیپی بەرامبەر یعنی بڕیار گواردیۆلا دوای نزیکی 5 ساڵە لە پریمەر لیگا ئێستا لەوە تێگەشتووە کە چەکی بەهێز یانەکان بەرامبەر مانچستەر سیتی و بەرامبەر پیپ گواردیۆلا هێرشی پێچەوانەیە بەڵام ئەو ئێستا بە هیچ شێوەیەک ڕێگە بەمە نادەکە لەسەری ئەنجام بدرێت بەردەوام بینیمانە لە یاریەکانی ڕابردوو کاتێک واڵکرد یاخود بە تایبەتی کانسێلۆ کە بەشداری هێرشەکان دەکات لە ناوەڕاست یاریگاوە بەشداری دەکات سێ یاریزان دەمێنەوە بۆ هێرشی پێچەوانە یعنی بۆ هێرشی پێچەوانە تیپی بەرامبەر کە ئەمە شتێکی نوێ لە مانچستەر سیتی سەرەتای وەرز شتێکی نوێ بوو بۆ یاریزانەکان کەمتر پەیڕەویان تاکتیکی بەرگریکردندا گۆڕانکاری کردووە بێگومان لە ستایلی بەرگریکردندا گۆڕانکاری کردووە گۆڕانکاریەکەشی ئەوەیە حسابێکی زۆر بۆ تیپی وێست بڕۆمش یاخود مانچستەر سیتی بەرامبەر گواردیۆلا یاری بکە گواردیۆلا ئێستا بە یەک سیستەم یاری دەکات نایەڵێ تیپی بەرامبەر بە هێرشی پێچەوانە بە هیچ شێوەیەک هێرشی پێچەوانە مەگەر چۆن بۆ نمونە لە یاری مانچستەر سیتی تۆتنهام بینیمان لە هەڵەیەکی وەستانی لاپۆرت و هەروەها گەر هەڵە نەبم ستۆنز بوو لەگەڵی لە هەڵەیەکی وەستان بۆشایەک لە پشتەوە دروست بوو هاریکین و سۆن توانیان ئەم بۆشایە بقۆزنەوە و گۆل لەسەر تۆمار کرا یعنی ئێستا ئەمە نەماوە بە دەگمەن یانە هەیە بتوانێت ئەگەر تۆ بتوانانی دوو هێرشی پێچەوانە بکەی بە هەلێکی ڕاستەقینە بۆ خۆت بەرامبەر مانچستەر سیتی پێم وایە دەستکەوتێکە هێندەی
تۆمارکردنی گۆڵێک دەستکەوتە بۆ تۆ لەبەرەوەی گواردیۆلا ئێستا سیستەمەکەی گۆڕیوە بە تایبەتی کاتێک کە واڵکەر یاری دەکات بەردەوام واڵکەر لە پشتەوە دەمینێتەوە بۆ ئەوەی نێڵە تیوی بەرامبەر بە ئاسانی هێرشی پێچەوانە دروست بکە ئەمەش سیستەمێکی زۆر باشە گواردیۆلا هێناوی چەندە لە 7 یاری ڕابردوو کە گواردیۆلا یاری ینی چارن و ساز یاری زۆر بەهێزی نەکردووە ئەمە لە مانچستەر سیتیە نەمان بینیوە بەرامبەر یانەیەکی گەورە بتوانێت ئەوە ئەنجام بەڵێ ئیوکو ئیزافەیە بۆ قسەکانی کاکەکاری نازانم ئەگەر لەگەڵ نەبێت دوای جواب بماتەوەێنە ئەگەر لەو بەرزەکانی ڕابردووە سێریکەن کاک بڕیار گواردیۆلا زۆر جار ئەنجامی شێکرد بە قوربانی فەلسەفەکەی خۆی کە فەلسەفەی هێرشبردن و تیکیتاکا و مواسێنان لە هێڵی بەرگری و بەڵام لە ئێستاە خولی ئینگلیزی ناچاری کردووە ینی ئەبە من قسێ بکەم خولی ئینگلیزی ناچاری کردووە کە بەڕاستی زۆر جار فەلسەفەکەی خۆی کا بە قوربانی ئەنجام تێگەی ینی حەزەکەم بەکاریش ئەمە ڕوونکردنەوە بدا چکە کاکەکاری ئەگەر لە بیری دوێ لە ساڵانی ڕابردوو شانی بۆ نمونە یتیبەکان زۆر بە ئاسانی لە هێرش شەلگەڕاوایە ئەیانتوانی گۆڵ لەسەر پیپ گواردیۆلا تۆمار بکەن لەسەر ماسی تۆمار بکەن بەڵام لە ئێستاە ئەبینی لە وەرزی ئەم ساڵا گۆڵکردن لە ماستیک زۆر زەحمەت بووە زەحمەتەکە لەبەر ئەوەیە کە ئەم پیاوە جاران یعنی ئەنجامی شەکر بە قوربانی فەلسەفەی خۆی کە فەلسەفەی هێرشبردن و یاریکردنی تیکیتاکا و زیاتر گرنگیدار بە هێڵی پێشەوە بەڵام لە ئێستاە ئەبینی یعنی گواردیۆلا ئەبینی گرنگیەدا بە هێڵی دواشەوە یعنی بۆ نەبۆیە ئەستەمە نازام چی تێ لەسەرم قسەیە بەڵێ بێگومان ینی گۆڕانکاریکردن لە فەلسەفە و لە ستایل یاریکردن پێم وانی ئای بەبێ هەر چەندە زۆر ڕاهێنەر بۆ نمونە گواردیۆلا یاخود مۆرینۆ زۆر کە لە ڕقن لەمە پێیان وایە کە دابەزین لەو فەلسەفەی کە خۆیان دەیانەوێ کارێکی هەڵەیە و کارێکی ئایبێ لەلایەن سۆشیال میدیاوە باز بکرێت بەڵام بەڕای من بۆ نمونە یانەیەک وەکو مانچستەر سیتی کا گۆران کاک بریا من یعنی ئێوە ڕاهێنەر بن یانەیەک بێ 600 میلیۆن ساڵانە بۆ سەرف بکە یاخود لە ماوەی 2-3 ساڵە بۆ سەرف بکە پێویستە تۆش یعنی وەکو کوردەواریڵێن نمەک بە حرام نەبی بەرامبەر ئەو یانەیە دەیەوێت چامپیۆنز لیگ بەدەست بێنێ ئێستا لە هەر 20 دیانەی پریمەر لیگ بەستە یعنی لیان پرسە برێت تۆ پریمەر لیگ دەوێت یاخود چامپیۆنز لیگ 19یان پریمەر لیگ هەڵدەبژێرێت تەنها مانچستەر سیتی چامپیۆنز لیگ بەدەست ینی هەڵدەبژێرێت بەیانەیەکی گەورەی ئینگلتەرا و ئەوروپا بەڵێ یعنی ئێستا لە ئێستا هەندرانی نێویاریگای ئیتیحاد بەڕاستی داوای چامپیۆنزیەکەن کاک بڕیار داوای پریمەر لیگ ناکەن بەدڵنیایەوان ینی ئەو سەرنجە کاگەکاری لە ڕێی کە گواردیۆلا گرنگی بە هێڵی بەرگریە ئەمە خۆی وەک پێسەرتاش ئاماژەم پێ کرد گواردیۆلا خۆی احترام بەوە ئەکا دەڵێت کە ئێمە پێویستە لە هەندێک حاڵەتا بگەڕێنەوە بەرگریکردن ئەمە لە وەرزەکانی ڕابردووە ڕاستە کاکاری ئەمە نەئەبینی وە سەرکێشیە کرد و دواتر باجەکەشی ئەیە ئەمە بینی گواردیۆلا گۆڵێکی تۆمارێک لە داخلەکانی هەفتەدا گۆڵەکە لەسەر تۆمارەکرایەوە یەکسانە بوو بەڵام ئەم وەرزە لە دوای ئەو یاریە توتنام کاکاری ئاماژەی پێکرد هەڵاوەستانەگە بوو بەتابەت لاپۆرتێ کە دوجار هۆکار بووی کە لاپۆرتێ لە پێگاتی سەرەکیش دوور بخرێتەوەوانی و من بڕوام بەوەش نەبوو کە لە هەندێک یاریە گواردیۆلا ئەیوت پێکانی هەیە لەبەرەوەی پێکان نەبوو بەڵکو و بڕیاری هونەری بوو بەس بۆی کە دۆخەکە تێک نەچێت لەبەری لاپۆرتێک کە هات بە گرێبەستێکی گەورە هاتە مانچستەر سیتی و لەگەڵ ئەوەدا کە هات ڕاستەوخۆ بوو بە سەرەکی و تەنەک سەرە هەر سەرەکی بەڵکو وە قاعیدێکی هێڵی بەرگری ڕۆڵی ئەبینی بەڵام یەک کێشە هەیە لاپۆرتێ لە دروستکردنی بینای هەجمەکانە دێتە پێشەوانێ بۆ شای ئەیە بەدەستەوە بەڵام ئێستا لە دوای یاریەکەی توتنامە بە تایبەتی گواردیۆلا لاپۆرتەی خستە کورسیە دەک ستۆنز دێناوەتەوە ئەو ستۆنزەش کە سەرەتا هات لە ئیڤرتۆنەوە هاتە مانچستەر سیتی بە هەماشەوە بۆ هاوکە هەڵەکان هێڵی بەرگری ڕاستکەوتە بەڵام دوجار گواردیۆلایشی کرد بە یەدەک ئێستا ئەو ستۆنزەکە کردی بە یەدەک کردوێتەوانێ بە یایزانی سەرەکی لە تەنیش دیازە پشتیان پێ ئەبەستێت توانێتی دوانێکی باشیان لێ دروست بکات کە کەمتر لە کاتی هێرشەکان ئەسنە پێشەوە بەڵام لە کاتی کۆرنەکانە بەشداریەکەن گۆڵیشان تۆمار کردووە جێدەستیان هەبووە و لەگەڵ ئەوەشدا گواردیۆلا کات لەسەرەوە کات یاریزانی باڵەکان بە تایبەتی لە باڵی چەپ یاری ئەکات دوای ئەوەی کە تۆپ تەوزیع کرادا بەشکرا ئەبێ بە یاریزانی هێڵی ناوەند ئەبنەوە بە سێ بەرگریکار ئەوژەتێت هێڵی ناوەند لەبەرەوەی زۆر کات گواردیۆلا بە یەک ئیرتیکاز یاریەکات یان گۆندۆگان ئێنێتە ئیرتیکازەکان ئەگە گۆندۆگان یاری بکات لە پێشەوە هاوکاری هێژبەرەکان ئەکات و ڕۆدری لە ئیرتیکاز یاری ئەکات بۆیە وای کردووە کە لە ئێستادا هاوسەنگیەک تا ڕادەیەک دروست بکات تا چەند لەسەری بەردەوام ئەبێ گواردیۆلا لەبەرم پێم وایە ئەمە ئیجباریە حاڵەتێکی ئیجباریە یعنی حەزی گواردیۆلا خۆی نییە بێگومان حەزی ئەمە گومان هەیە لەوەی کە گواردیۆلا لەسەر ئەم ڕیتمە بەردەوام ئەبێت زۆر زیاتر ڕیتمە یاریکردنە لە ئێستاە بە کاک بڕیار قسەکەشم بێ بڕبوورە یعنی ئەهەمی گیانە و ئیداری مانچستەر سیتی برنەوەی چامپیۆنز لیگە
ئەگەر ئەم وەرزە بتوانێت گواردیۆلا نەتوانێت جاری تر سەرکەوتوبێت لە بردنەوەی چامپیۆنز لیگ ئەکرێ بڵین گواردیۆلا ڕایەنەرێکە شکستی ناوە لەگەڵ یانی مانچستەر سیتی لەسەر ئاستی چامپیۆنز لیگ طبعا لە بایر مونیخ شکستی هێنا بوو لەسەر ئاستی چامپیۆنز لیگ چوار وەرزشە لە مانچستەر سیتی شکستی هێناوە کە یعنی شکست ئەوە نەبێت تۆ گەشت بێتە یاری کۆتایی بە هەڵەی داوەر نازناوەکە لە دەزابێ یا خودۆکو یارێکی لەڤەرپوڵ محەممەد سەڵاح چۆن تووشی پێکان بوو دواتر ناهاوسەنگی ڕوویان حاڵتێکی بەسەر دیبڕۆین تووشی پێکان بوو بێت و بەرامبەر یانێکی بە ئەزمدار بوێ ئێمە نەمان بینیوە مانچستەر سیتی لە چامپیۆنز لیگە یانێکی مەترسیدار بێت خۆش زۆر باشە هەکاریان ئەم پرسیارە لە تۆکەم گواردیۆلا لە چامپیۆنز لیگ گواردیۆلای پریمەر لیگ نییە گواردیۆلایەک نییە کە بەڕاستی مەترسیدار بێ مانچستەر سیتییەکی مەترسیداری هاوشێوەی پریمەر لیگ نییە عنی هۆکاری ئەوەی کە مانچستەر سیتی دواتر وەڵامێکمەوێ بۆ پرسیارەکەی خۆم بەڵام ئەم پرسیار لە تۆکەم هۆکاری ئەوەی کە مانچستەر سیتی لە پریمەر لیگ لە چامپیۆنز لیگە ئاسی وەک پێویست نیە یعنی 4 ساڵە 1 ملیار نازانم چەندێکە دنیایەک پارە سەرف کراوە بۆی دنیای گایزان هێنراوە ئیدارەی تیبەکە هیچ ئیدارەیەک ئەوەندە گوێڕایاڵی ڕایەندەر نین وەکەوەی کە گوێڕایاڵی پیپ گواردیۆلان مەگەر نازانم هیچ ئیدارەیەک نبینم ئەوەندە گوێڕایاڵ بێ کە هەرچی گرێبەستە بۆ نەبووی ئەنجام داوە چی ویستۆ بۆی کردووە لە هەر مێرکاتوێکە داوای یاریزانی کرد بێ بۆی گواسۆتەوە ڕیزەکانی بەڵام لە هەمان کاتە لە چامپیۆنز لیگ ئەم تیپە و ئەم ڕایەنەرە سەرکەوتوو نین لەگەڵ بایرن میونخیشە بە هەمان شێوە کە ئەو کاتیش بایرن خاوەنی پێکاتێکی باش بۆ گەلە بیرت بێ یعنی هۆکاری ئەمە چییە؟ بەڵێ کا گۆران بێگومان یعنی بەدەستێنانی چامپیۆنز لیگ بۆ گواردیۆلا زۆر باش دەبێت لەگەڵ مانچستەر سیتی بە پێش گواردیۆلا بۆ مانچستەر سیتی لەبەی مانچستەر سیتی وەکو ویستم پێشتر بڵێم تۆ یانەیەک 600 بۆ 500 میلیۆن لە ماوەی وەرزەکە یاخود دوو مەرز سەرف دەکات بۆ ئەوەیەتی کە ئەو ئامانجی یەکەمی کە هەیەی بەدەستی بێنێ یعنی ئەوەی کە گواردیۆلا لە ساڵانی ڕابردوو بەرامبەر مانچستەر سیتی کردیەتی هەرچەندە من ئەوەی خوێندومەتەوە لە سەردەمی گواردیۆلا لە ڕووی داراییەوە مانچستەر سیتی قازانجی کردووە لەوەی کە زەرەری کرد بێ بەڵام یانەکە ناوێت تەنها لە ڕووی پارەوە لەبەرەوەی ئەوزانین کە مانچستەر سیتی و سەرۆکی یانەی مانچستەر سیتی یانەیەک و سەرۆکێکی زۆر دەوڵەمەندە پێویستی بە پارە نییە بۆی کە گواردیۆلا بچێ خەزێنە یانەکە پڕ بکە بەڵکو پێویستی بە کەسایەتیە یانەکە کەسایەتی هەبێ چامپیۆنز لیگ بەدەست بێنێ یعنی ئەوەی گواردیۆلا کردوێتی بەرامبەر مانچستەر سیتی لە ماوەی 3-4 ساڵی ڕابردوو بەڕای من لە چامپیۆنز لیگ نمەک بە حرامیە هەرچەندە من وەکو خۆم کە بەردەوام متابعی پریمەر لیگ بووم لەو کاتێک کە سەیری یاری دەکەم بەدەستێنانی نەک پریمەر لیگ بەدەستێنانی تۆپ 4 پریمەر لیگ زۆر قورسترێ لە بەدەستێنانی چامپیۆنز لیگ بەردەوام ئەوەشم وتووە و ڕوونیشم کردوتەوە بۆچی لەبەروی بەدەستێنانی پریمەر لیگ یعنی هەموو کاتێک گوتوم بەدەستێنانی پریمەر لیگ و بەدەستێنانی تۆپ 4 پریمەر لیگ لە بەدەستێنانی چامپیۆنز لیگ گرنگترە بەڵام ناکرێت گواردیۆلا بێ لە ماوەی 3-4 ساڵە بەرامبەر لیۆن بەرامبەر مۆناکۆ بەرامبەر تۆتنهام بەرامبەر لیڤەرپول بە هەمان ستایل بە هەمان فەلسەفە بێشکست بێنێ و ئەو پارەی کەیانەکە بۆی سەرف کردووە جارێکی تر بیدا بە ئاوا و یعنی ئەم قسەیە چاوەڕێی ساڵێکی تر بکەن یعنی تۆ بەرامبەر ریال مەدرید یاری باشە ئەم قسەیە بۆ ئەم وەرزە ئەم تۆ بەرامبەر ریال مەدرید ئەم قسەیە بۆ ئەم وەرزە پێت وایە گواردیۆلا لە چامپیۆنز لیگیش بە هەمان ڕیتم و شێواز یاریکردنی ئەم وەرزەی پریمەر لیگ یاری بکات شێواز یاریکردنی بگۆڕێ یعنی کا گۆران ساڵی ڕابردوو بیرمە یاری یەکەم تەنانەت ئەوانەی کە گواردیۆلایان زۆر خۆشەویست گلەیان لێکردوتیان تۆ بەرامبەر ریال مەدریدێک کە بەدە یاریزانەوە یاری کردووە کشاویەتە دواوە بەڵام ئەوەی گواردیۆلا کردی واقعیە تۆ پێویستت بە گۆڵ نییە 2-1 بەرامبەر یانەیەک لە پێشەوەی کە یاری داهاتوو لە ساحەی خۆدا یاری دەکەیت یعنی پێویست ناکات وەکو ساڵانی ڕابردوو مجازەفە بە فەلسەفەی خۆی و بەیانەکەەوە بدا جارێکی تر بەهێرشۆ یاری بکات بە تایبەتی تۆ بەرامبەر یانەیەک یاری دەکەی کە دەزانیت چەکی بەهێز یارەکە یانەکە هێرشی پێچەوانەیە بەڵام هات بەرامبەر لیۆن هیچ حسابێکی بۆ لیۆن نەکرد جارێکی تر دوو بەرگریکاری تاب لە دڵی بەرگری و دوو یاریزانی باڵی بەردەوام لە پێشەوە یاری پێکرد و 3 گۆڵی کۆپی پێی 3 گۆڵی بە هەمان شێوە لەسەر تۆمارکراوە یانەکە لەسەر مانچستەر کامەوێت بۆچی تۆ وەربگرم لەم چەند یاریەی ڕابردوودا ئەگەر پێم وابێ یاری چێلسی بوو ئەگیۆرۆ و گابریێل خیسۆس بەوەی پێکانەوە بەتایبەتی بۆی ڤایرۆسی کۆرۆناوانەیە یاریان نەکرد بەڵام گواردیۆلا لە سەرڕمی یانەکە دیبڕۆینی بەشداری پێکرد و دیبڕۆین توانیەوە بۆ شایە پڕکاتەوانێ و بینیشمانە دایڤد سیلڤا لە یانەکە ماڵاوایی کرد بۆی کۆتایەتی گرێبەستگە سەرەتای وەرز و فێفۆدین وەکو گواردیۆلا خۆیکی شوێنی گرتووەتەوانی وەلا ئەمان کاتیشدا
گۆندۆگان لەم چەند یاریەدا وەکو یاریزانێکی زیاتر هێرشبەری دووەم یاری کردووە ڕۆڵی جێراوە. ئەم گۆڕانکاریانەی گواردێلا چۆن هەڵەسەنگێنیت؟ گواردیۆلا ڕاهێنەرێک بوو، یعنی لە ڕابردووشدا بۆ نمونە لە بەرشلۆنە و لە بایر مونیخ، یعنی کەمترین جار یاریزانی پیپ گواردیۆلا بووە بە گۆڵکاری خول. ئەوەی بینیمانەکە گواردیۆلا زیاتر یاریکردن و ستایلی گواردیۆلا زیاتر لە ناوەڕاستە واروەها لە باڵەکانەوە بەردەوام بە دوو باڵەکە داخلی هێڵی سزا دەبن و باڵەکان زیاتر گۆڵیان تۆمار کرد یا خود ناوەڕاست. بینیمانە باشترین یاریزانی گواردیۆلا لە ساڵانی ڕابردووش بەردەوام دی بڕۆین بووە، نە ئەگوێڕۆ بووە، نە گابرێل خیسۆس بووە، نە ڕەحیم ستێرلینگ بووە کە زۆر جار بینیمانە وەکو سەرێڕم یاری کردووە. زیاتر هێرشبەر لە لیڤەرپول یاخود لە مانچستەر سیتی لەم یانانە زیاتر هێرشبەر بۆ دروستکردنی بۆشاییە بۆ باڵەکان و واروەها بۆ یاریزانی CAM کە یاریزانی یاری دروستکەرە لە پشت هێرشبەر. زیاتر یاریزانی هێرشبەر بۆ ئەم ستایلە یاری کردووە. ئەم ساڵش بینیمانە بێگومان یعنی ئەمە گواردیۆلا گۆڕانکارێکی باش کردووە، تۆ بتوانانی بە فیل فۆدین و واروەها گۆندۆگان و واروەها دی بڕۆین ئەم کارە بکەی کارێکی گەورەیە. کاگۆران ڕۆژی یەکشەمە گواردێلا و کلۆب ڕوبەڕوویەکە بنەوانەیە، کوامیان بۆ ئەو یاریە زیاتر ئامادەیان هەیە؟ پێش ئەوەی بیرمەمێنێ باش لەسەر چامپیۆنز لیگ بڵم کاک بڕیار هەکاری ژەنگە تۆش لەگەڵ ماوی ئەنی ئەمە خاڵێک کە بەدیم کردووە لەوەتی گواردیۆلا بۆتە ڕایەندەریانی مانچستەر سیتی، یعنی تەحەدا ئەەکەم سەی قۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنز لیگەرەوە کە لە کۆمەڵەکەی مانچستیا هەموو یاریەتیانی بێهێز بوون، هەموو یانی لاواز بوون. دوازاو تیر پشکە تیر و بشکە بەمێ قسەکەم تاواکەم بۆستە، ینی سەریکە چتە قۆناغی 16 یا قۆناغی چارەکی کۆتایی ڕوبەڕووی تیمێکی زۆر بەهێزە بێتەوە بە تەواوەتی ئامادە نییە، ینی سەی کە بەرامبەر بە لیۆن کە لیۆن تیپێکی زۆر هینی ژنیە ئامادە نەبوو، ینی بۆ نمونە یعنی بەشێ لە هۆکاری ئەوەی کە مانستی لە چامپیۆنز لیگ خراپە هیچ ئەمە پەیوەندی بە گواردیۆلاوە هەیە، دووەم پەیوەندی بەوە هەیە کە بەڕاستی لە قۆناغی کۆمەڵەکان مانستی ڕوبەڕووی تیپی زۆر لاوازە بێتەوە ئامادە نییە بە قۆناغەکانی دواتر، ینی خولەکەی بەهێزە خولەکەی بەهێزەکە ڕوبەڕووی یانی بەهێز دەبێتەوە، ڕوبەڕووی ستایلی جیاواز دەبێتەوە. ڕاستە بەڵام مرشحنین بۆ برنەوەی نازناوەکە، یعنی ئەمەوێت جوان مەفهومەکەم بگەێنم ئەو تیپانەی کە لەگەڵ مانستیان لە کۆمەڵگەی مانستیان لە قۆناغی 32 لە قۆناغی کۆمەڵەکانە تیپی بێهێزن کە ئەچێتە قۆناغی 16 ڕوبەڕووی تیپێکی بەهێزە بێتەوە، ئەم تیپە حلولی وای پێنیە، چێتە قۆناغی چارەکی کۆتایی حلولی وای پێنێ، بۆیە منەڵێم تەواو تەسیراتی قۆناغی کۆمەڵەکانی لەسەرە. بۆ پرسیارەکە من بەڵام پێم وانە ئەمە بەڵێ کاریژان بەڵێ کاگە کاری حەز ناکەم بتبڕم، بەڵام پێم وانە ئەمە یعنی شتێک بێکە کاریگەری زۆر هەبێت. لەبێ بینیمانە لە ماوەی 4 ساڵی ڕابردووە 2 ساڵ پیپ گواردیۆلا بەرامبەر یانە ئینگلیزی بەرامبەر تۆتنهام و لیڤەرپول شکستیێناوە، لە بەرامبەر لیڤەرپول چوون و هاتن بەرامبەر تۆتنهامیش لە یاریگای تۆتنهام 1-0 مەبەستم یانەی تەنهایانەی ئینگلیزی نییە، کاتێک لە بەرشلۆنە و لە بایرنی خیش بووە باجی دەرەوە یاریگای مەبەستم یانەی تەنها ئینگلیزی مەبەستم ئەو یانن کە بەڕاستی مڕەشەحین بۆ برنەوە ئەو مەبەستم خۆ ئامادەکردنی خراپی مانستیە بۆ قۆناغەکانی دواتر با لەسەر یاریەکەی لێ بەبوو مانچستەر ینی پرسیارەکەم بۆ جۆرە بوو. بەڵێ کامیان ئامادەترن؟ بەڵێ من پێم وایە لە ئێستاە کاک بڕیاریانە یاریگای ئەنفیڵدی شەبە من لەگەڵ ئەوەی یاریگای ئەنفیڵدە، بەڵام من پێم وایانی مانچستەر سیتی ئامادەی زیاتر هەگەرچی بۆ نمونە لە لێدوانەکەی کلوب ئاماژە بە نەبوونی دیبڕۆینەکە لە یاریە بۆ نەکە بە گواردیۆلا دیبڕۆین و ئەگوێرۆیەکەوە ناسان ئەکی ژێرینەکە، بەڵام لە هەمان کاتە من پێم وایە دۆخی ئێستای مانسی زۆر جێگرتە لە لیڤەرپول بە دەست پێکانی زۆرێک لە یاریزاکەوانی ناڵێنێ، یعنی دیار نییە فابینۆ یاریەکە، دیار نییە سادیۆمانی لەم یاریە بەشداریەکە چکە بەڕاستی کەمێک پێکانی هەیە ئەویش، یعنی نەبوونی ڤاندایک، یعنی لە ئێستاە جارێک تر پێکانی ماتی کاک بڕیار، یعنی گواردیۆلا جۆگ، یعنی لە ئێستاە ئەم تیپە بەدەست بەرگریکی خراپەوە ناڵێنێ کە بەڕاستی فابینۆ جێگی خۆی نیە لە یاریەکە، خاڵی لاوازی لە ئێستا بەرگریەکەیەتی لە بەرامبەر مانچستەر بێگومان لە هەمان کاتە هەستەکەم هێڵی هێرشبەریشی لە وەرزی ئەم ساڵا هاوشێوەی وەرزی ڕابردوو قەناڵ نین، یعنی بۆ منە هەلەکان بە شێوەیەکی زۆر باش ناقۆزنەوە، بۆیە من پێم وایە لە ئێستاە بۆ ئەم دۆخە بۆ ئەم ڕۆژ یەکشەمەیە مانچستەر سیتی ئامادەترە بۆ برنەوە و تۆی پێش کاک بڕێ زۆر جار ینی پێشەوەشتەکان پێچەوە ناکاتەوە. بەڵنیا لە تۆ لە یاریگایە حاڵەتەکان جیاوازە بە تایبەتی ڕاهێنەرێکی وەکو کلوب چەند جارێک مامەڵی لەگەڵ وایە کردو کە ئەستێری باشیشی ئامادە نەبووە بە یاریزانی لە پێکاتی سەرەکیدا ئامادە نەبوو، بەڵام توانیوێتی یانەکەی زۆر باش ئامادە بکات. قسەمان سەر توانای یۆرگن کلوب نییە، یاریەکە کە زۆر چارە نووسازە شکستی لیڤەرپول بەواتای ناومێدیەت بۆ برنەوەی نازناوەکەوە برنەوەشی لەم یاریەدا
واتای ئەوە ئەیەت کە لێڤەرپوڵ ڕۆحێتێکی زۆری بۆ ئەگەڕێتەوانێت ئومێدی بۆ ئەگەڕێتەوە بۆ ئیکە کێبڕکەی نازناوەکە لە دەست نەیات و چاوی لەوە بێجاری تر بگەڕێتەوە بۆ پێشنگ هەکاری ئەمێدە پرسیارە لە تۆ بکەم ئۆزان کاباک بەرگریکاری شاڵگە پەیوەندی کردو بە لێڤەرپوڵەوانەیە لێڤەرپوڵ لە بەرگری فەراغی هەیە ئایا کلوب بەپێی ئەو ئەزمونەی کە تۆ بینیتە لە کلوبی ڕایەنەر دەتوانێت ئەم بەرگریکارە بەرامبەریانێکە و مانچەستی یاری پێ بکات و ئەم بەرگریکارە بتوانێت لەگەڵ هندرسۆن کە حتممە نەبێت لەگەڵ ئەودا بێت دوانێکی باش دروست بکات بەڵێ کاک بڕیار یعنی کلۆب ئەوەی بینیمانە لە ماوەی ساڵانی ڕابردوو بە دەگمەنگ بۆندی خراپی کردو بەڵام ئێستا دەبێت پرسین ئایا ئەم گرێبەستا هی خودی کلۆپە یاخود ئیکارجێڕیانەکەی ئایا کلۆب دەتوانێت پشت بە گرێبەستێکی ناچاری بوو لە هاوینیشدا کلوب داوای کرد میلانیش کێبڕکەی گواستنەوەی ئەکرد ئەوە بوو لە هاوینە کارژێڕی لێڤەرپوڵ ئامادە نەبوو لەبەرەی تۆ ڤاندایکە بوو گۆمێزە بوو ماتیبە بوو فابینۆ بژاردێکی تاقیکراوە لێڵی بەرگریا بەڵام دوجار کە ئەمانەمیان تووشی پێکان بوون کلوب زۆر فشاری کرد لەجامیان شارانەیە کلوبە تا تەنانەوە شووتی ئەمە ناتوانین 8 میلیۆن خەرجکەین و ئێستا هەڵسەنگاندن بۆ هیزانێکین کە پارێکی زۆری پێبین بەڵام کاک بڕیار ئەمە بۆ کاکاری دوای ئەم قسەی سۆر سەر قسەکانی یعنی ئەبوایە لیڤەرپوڵ بۆ شوێنی ڤاندای گرێبەستێکی ئەنجام بدایە بە دڵنیایی و قسەیەکەم وایە بۆ شوێنی ڤاندای گرێبەستێکی ئەنجام بدایە لە چ کاتێکا ڤاندای لاری ئیڤرتۆ ناتوش بوو کە ئەبووە لە گواستنەکانی ئەمستانەیە بەڵام من پێم وایە ناسان پێم وانە کاباک گرێبەستێکی بەدڵی هین بێ گرێبەستێکی ناچاریە وەڕەنگە ئەم حاڵەتەیە چارەسەری برین ئەکریانی تیمار بۆ برین ئەکرێت تیمار بۆ برینی ماتی بەکەی بۆ ڤاندایەکەی بۆ گۆمێزەکەی بۆ چی ینی بژاردەکە چی ینی هیچ یانێک ئامادەیە کلوب ڕێگا بۆ شخصە کرد وتی هیچ یانێک لەسا ئامادە نیە بەرگری کارێکی لایەتی خۆی پێشکەش بێمە بکات ڕاستە 100% ئێمەش ئامادەیەمەتیانی 8 میلیۆن لەم سەردەمی کۆرۆنای تا ئەمە حەلێکی باش بووە جاوی سمزانم سەرنجەکاری لەبارەی بزانین و دواتر توتنامیش ماوە قسەی لەسەرکەین ئەگەر بە کورتی بێکاریژان سەبارەت بە کابک پێم وانە یعنی نازام یاری کاباکەم هیچیز نەبین و ناتوانم لە خۆمەوە لەسەر ئاستی یاریزانەکە بدەم بەڵام ئەوەندە بەڵێ یعنی ئەگەر بژاردەی کلۆب بێ ناڵێم یعنی هەموو سەدا گرێبەستەکانی کلۆب بەڵام 190 گرێبەستەکانی کلۆب لە لیڤەرپول سەرکەوتنیان بەدەستێناوە ئەگەر کاباکیش هاتبێ بۆ لیڤەرپول یان دەیڤیس هاتبێ بۆ ئەوی کە سەرەکی بێ دڵنیابە بۆ ئەوە بۆ کە سیستەمی یانەکە ئەو سیستەمەی کە پێشتر پێی ناسراوە بگەڕێتەوە جارێکی تر فابیانۆ هەروەها هێندەرسۆن بگەڕێنەوە ناوەڕاست و یاریزانەکان بتوان هێرش بۆ محەممەد سەلاح و مانێ دروست بکەن لەبەری بەهۆی پێکانەکانەوە سیستەم و یاریکردنی لیڤەرپول زۆر خراپ تێکچوو زۆر باشە کا گۆران لە سەرەتای وەرز توتنهام زۆر باشی دەستی پێکرد مۆرینۆ کێبڕکەی پێشەنگی ڕیزبەندیە کرد گەیشتە پێشەنگی ڕیزبەندی و دواترەوە بوو لەو چەند هەفتەیەدا شەیەک لێڤەرپوڵ پێشەنگە بوو شەیەکی ڤرتۆن بوو شەیەک توتنهام بوو شەیلی سەرستی بوو بەڵام لەم نیوەی وەرزەدا کە نزیکە بینوانوەیەدیە دیبەرە کۆتایەکانە چین توتنهام ئاستی دابەزی لەگەڵەوەشا پێکانی هاریکی نیشیاتوەتە سەر هۆکارەکە چی بوو کە مۆرینۆ بەم جۆرە نەیتوانی درێژە بە ئەنجام باشەکان وڵی من دوێنێ شتێک نووسی لە فەیسبوکی خۆ من هەمیشە لە خراپترین دۆخیا سەرسامی مۆرینۆم بەڵام لە ڕووی عاتفیەوە لە ڕێی خۆشەویستیم بۆ کەسایەتی ئەو ڕایەنەرە نەگوکو شێواز یاریکردنی بەڕاستی کاک برا شێواز یاریکردنی مۆرینۆ بۆ ئەم دۆخەی ئێستا بۆ تۆپی ئێستا بۆ شێوازی کوالەتی ئێستا شێوازێکی زۆر کلاسیکی و خراپە یعنی شێوازێکە کە بەڕاستی یاریزانی شتاقەتی یاریکردنی شێوازی کلاسیکی نەماوە کاک برات یاریزان حەزی لە شێوازێک جێبەجێەکە لە یاریگا کە حەزی لێتی چی هەبوو سەرەتای وەرزێستا نەیماوە تۆتنهام هاریکی نەبوو نەیماوە کە یەکێ بوو لە گۆڵکارە باشەکان یەکێ بوو لەو یاریزانەی کە ئەگەڕایەوە یارمەتی هێڵی بەگری و هێڵی نێوەندی شێدا کاک بڕیار یعنی سەی شێواز یاریکردنی هاریکی کە یعنی هاریکین ئەو تۆتنهام ئەو ڕوحیەتەی نەماوە کە ئەبینی ئێستا لە پلەکانی دواوەی ڕیزبەندی ئەو ڕوحیەتەی سەرەتای وەرزی نەماوە یعنی من پێم وایە هەموو قەیرانەکانی ژەگەڕێتەوە بۆی کە بەڕاستی تۆتنهام هەڵبژارنێکی باشی نەکرد لە گواستنەوەی مۆرینۆ بۆ ڕایەندراتی تیپەکەی چکە بەڕاستی بەدوای باشتر هەبوو بەدوای من پێم وایە دوورخستنەوەی پۆیشتنەوە 100% لەگەڵ ئەویان دوای زنجیرەیە شکستی گۆڕانکەکەی لە ڕاهێنەرەکە بکەن بەڵام بە ڕاهێنەرێکی باشتر من پێم وانە شێواز یاریکردنی مۆرینۆ بۆ تۆتنهام شێوازێکی گونجاو بێت ئەو شێوازەی کە ئێستا بەڕاستی
کلاسیکی ئێستا بۆ نەک بۆ پریمەر لیگ بۆ هیچ خولێکی ئەڵمانی و فەڕەنسیش ناوێت کاک بڕیار ینی تۆ تەنها گۆڵە قەنەعاتکەیت و بیتەوە دو پاشەکشێکی و گۆڵی تر تۆمار نەکەی بۆیە من پێم وایە شێوازی مۆرنۆ بۆ عەسری ئێستای تۆ پێش شێوازێکی خراپە شێوازێکی کلاسیکیە هەر ئەمە ژوای کردووە کە تۆتنهام لەسەر زنجیرە ئەنجامی باش بەردەوام نابێت کاک بڕیار ینی لە هەمان کاتە پێکانی هاریکینی چێکتر لەو کارانەی کە بەڕاستی تۆتنهام عنی ئەبینی شڵەژاوی کەوتوتە نێو پێکاتەکەیەوە منە وەرزە مۆرینۆ قوتابیەک بینی کە سەرەتایی خوێندنیە زۆر بە گەرم و گوڕی دەست پێکات زۆر باشی خۆی ئاماداکات و یەدیەدی خاوە بێتەوانێ و یعنی نەگەرم سەرەتا مۆرزە تەنانە وەرزی ڕابردوش کە ئەرکی ڕایەنایەتی توتنهامی وەرگرت یانەکە لە ڕووی هێرشبەریەوە زۆر باش بوو ینی هەستمە کرد گۆڕانکاریەک لە عەقلەتی مۆرینۆیان ڕووی داوە بەداخەوە سەرەتای ئەم وەرزە ها لە ڕووی تاکتیکیۆ کاری لەسەر کرد بۆی کە چەند گرێبەستێکی ئەنجامدا ڕێگیلۆنی لە باڵی چەپ و هۆی بێرگ لە ناوەند کە ئەو یایزانەیە لە پێناو مۆرینۆیە ئەجەنگێت و دواتریش توانی تاکتیکێک لە نێوان سۆن و هاریکینە دروست بکات بۆ پێی کە هاریکین ڕۆڵی لە هێرشبەری سەرڕموانێ بگۆڕێ بۆ هێرشبەرێکی وامی کە بەرگریکار ڕابکێشێ بە دوای خۆیان بۆی بۆشایی دروست بێت و سۆن بۆشایەکان بخۆزێتەوانێ و گۆڵی پێێتۆمار کات ئەمە لە چەند یاریێکە ڕوویە بەڵام ئێستا تۆپی پێکا گۆران بۆ جۆرێکە زوو پلانەکان ئاشکرا بن واتە یانەکان ژووری شیکاریان هەیە ژووری لێگانەوەی یاریەکانیان هەیە تیمێک هەیە سەیری یاری توتنهامەکات بە گشتیاک براتەوە پێ زۆر فراوانتر بوو لەو عەقڵەی کە ئێستا مۆرینۆ ئیشی کارەکان خێراتر بوون ینی بۆ نمونە یەکێک لەو ڕایەنەرانی کە کەمترین شێوازە گۆڕی لە یاریگایە بۆ نمونە زۆر جا بەیەک شێواز یاریەکە یعنی من مۆرینۆ بە ڕایەنەرێکی زۆر گەورە و عەبقەریە زانم و لە مێژووشە بە ڕایەنەرێکی گەورەیە زانم بەڵام مۆرینۆ پێویستە ینی بە شێواز یاریکردنی خۆیان بچێتەوە مۆرینۆ پێویستە ستایل یاریکردنی بگۆڕێتە ئەوەی کە جارێکتر مۆرینۆمان بە هاوشێوەی پۆرتۆ بێتەوە بەرچاو کە چامپیۆنز کە سەرتا کە توتنامی وەرگر شێوازەکەی لە ڕووی هێرشبەریەوە زۆر باش و بەڵام لەم دوایانەدا زیاد لە ئەندازە پاشەکشەی تاوا پاشەکشەی پێوە دیار بوو بەرگریەکە زیاتر گرنگی پێایەوە ڕابردوو وەلامە کاج ئەو شێوازە یاریکردنە ئاشکرا بوو لە لایەنەکان هەستیان پێ کرده بوو کە بە چ شێوازەکە میانەیە زەفەر ئێنێت بۆی ئەمانە من بە هۆکارێکی ئەزانم کە بۆی کە مۆرینۆ تا ڕادێ پاشەکشێک لە هەمان کاتشام پێوان بە هەری کۆپیەکان یاریکین زۆر قورسە بۆ زۆر قورسە شوێنگرەوەیەکی نییە نەجمی یەکەمی تۆتنهام بەڕێی من نەجمی یەکەمی تۆتنهام لە لێدوانەکان شە دیارە کە زۆر پەرۆشی پێوەیە ئاین زۆزە بۆ پەرۆشە کە کەی بگەڕێتەوانەیە و لەگەڵ ئەو شامی ڕاستەوخۆ بچینە لای هەکاری وەکو هەرچەندە کاتی بەرامەکەمان ئەوە نەماوە دوای قسەی خۆ لەسەر توتنهام و مۆرینۆ بکەی بۆ ئەم وەرزە و تا ئێستا کە پیای تێپەڕە بە هەکاریجان بێگومان پۆچەتینۆ تۆتنهامێکی دروست کرد کە ئەرچی ڕاهێنەرەکانی دوای خۆی زۆر قرس بکە بۆچی لەبەرەوەی تۆتنهام پێش پۆچەتینۆ هەرگیز پاڵێراو نەبوو بۆ دەسێنانی پریمەر لیگ پاڵێراو نەبووە بۆ ئەوی تەنانەت زۆر کات پاڵێراو نەبوو بۆی تۆپ فۆری پریمەر لیگیش بێ بەڵام دوای پۆچەتینۆ ئەرچی مۆرینۆ زۆر قرس بووەوە قورستریش ئەوە بوو کە ئەو ئاستە بەرزووە و ئاستە زۆر باشەی تۆتنهام لە سەرەتای وەرز پێشکەشی کرد یعنی پێم وایە ئەوە زیاتر بێشەنسیەک بوو لە یانەکە ڕوویدا ئەو ئاستەی کە تۆتنهام پێی تەقیەوە و دواتر دامرکایەوە و وەکو بڵێ تۆتنهام گەڕایەوە و ئاستەی کە چاوەڕێی دەکرا ئەمە زیاتر زەختێکی ئەلامی زۆری لەسەر تۆتنهام دروست کرد ئەجینا بەڕای من ڕاستە تۆتنهام خاوەنی ڕاهێنەرێکی گەورەیە قەنەعەت کە ئەگەر مامێکشم هەبووە هەرەوەی مۆرینۆم خۆشەویست بەڵام تۆتنهام پاڵێورای بەدەستهێنانی پریمەر لیگ نییە تۆتنهام پاڵێوراویش نابێ یەکەم بەم یاریزانانەوە و بە دووەمیش بەو شەخصیات و کەسایەتی کە تۆتنهامەیەتی ئەم خولەی ئەم وەرزەی پریمەر لیگ هێندە قورسە تۆتنهام بەدەستهێنانی تۆپفۆریش بۆی کارێکی زۆر قورس دەبێ یعنی تۆتنهام بۆیە پاڵێورای بەدەستهێنانی پریمەر لیگ نییە بەڵام گلەیەکی زۆر لە مۆرینۆیە کاک بڕیار کاک گۆران بەردەوام گلەیەک کە یعنی ئەوانەی کە من زۆریان کە جوانیش نییە بەڵام ناوم لێ ناون دەروێشی پیپ گواردیۆلا یا خود مۆرینۆ کە هەڵەکانی پیپ گواردیۆلا و مۆرینۆدا یعنی من لە سەرەتا قسەیەکم کرد هەکاری من مۆرینۆ بۆیە دیفاعی من لە سەرەتا قسەیەم کەوتم من معجبی ئەو ڕایەنەرەم لە وەرزی یعنی لە هەموو کاتێکا من معجبی کەسایەتی ئەو ڕایەنەرەم معجبی یعنی بەردەوام سەرسام لە خراپترین دۆخیە و ڕایەنەرێکی زۆر گەورەیە بەڵام لە ئێستاە شێواز یاریکردنی بۆ ئێستای تۆوە پێ نابێ هەکاری تەنها یە خولەکمان ماوە خولەکەین بە تۆ خاڵی لاوازی توتنهام لە چی ئابینی تۆ لە ئێستا کاک بڕێ ئەوە کاک گۆران یەک شت هەیە حەزم کرد باسیکەم یعنی بەردەوام گلەی لە بەرگریکاری مانچستەر یونایتد کراوە لە سەردەی مۆرینۆ بەرگریکاری تۆتنهام کاکە ئەمەش خەتای ینی خەتای مۆرینۆ یعنی ناکرێتەوە
ئیرک دایر و سانچێز و سمۆلینگ و فیل جۆنزت هەیە بڕۆی 90 خولەک پەستان لەسەر ئەم یاریزانانە دروستکەیت تۆ دوو هێرش نەبیت تیڤی بەرامبەر بگەڕێنیتەوە دواوە کاکە خۆ ئیرک دایر لوسیۆ و مالدینی و سامیۆل و ئەمانە نییە بەرگریت بۆ بکەن وڵات 2 دقە زەختی لەسەر بێ پەنێک ئەیا وەکو دوێنە شەو کە بینیمان لێدانێکی سزای لە بەلاش و یعنی بۆ چێلسی هەژمار کردووە ئەمەش خەتای خودی مۆرینۆیە یعنی تۆزێک گۆڕانکاری لە پلانی یاریکردن تۆزێک گۆڕانکاری لەم یاریە بکە کە ساڵانێکی زۆر نازناوت پێ بەدەستێنا و تۆ ینی تۆزێک ئەپدەیتی خۆشکاتەوە پێم وایە کە تۆتنهام باش. بەڵێ هەکاری خانە ئەسپاس دەکەم کە لە شاری هەولێری خۆشەویستە لەگەڵ مابووی من زۆر ینی خۆشحاڵم کە لەگەڵمان بووی و چێژت بە من بەخشی و قسەکانت زۆر لە جێی خۆیان بوو کۆمنتەکانە لەسەر هەرسەیانە سپاس بۆ بڕیارتەها بە هەمان شێوە چێژی پێ بەخشیم هیوادارم کە بینەرانی چێژیان پێگەیشت بێ سپاس بۆ هاوکارانی خۆشەویستم کەمان دووبوون لەگەڵمان ئینشەڵڵا هەفتەی داهاتوو بە کۆمەڵێک تەوەری و زانیاری ترەوە دێینەوە خزمەتان ئەگەر خوای گەورە تەمەن باقی بکە خواتان لەگەڵ.